لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني حفتا وتسال لوانا كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان بمبست رزامندي خواهي قول وهي وادان بأوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذ أخذنا ميثاقكم لا تسفكون دماءكم ولا تخرجون أنفسكم من دياركم ثم أقررتم وأنتم تشهدون. بەڕێ خۆشەویستان لێرەدا ئەینی عهد و پەیمانێک کە باز دەکا کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو عهد و پەیمانەشی لە ئەهلی کتاب وەرگرت بوو بە تایبەتی لە بەنی ئیسرائیل لە یەهود. وإذ أخذنا ميثاقكم وەکو باسمان کردووە ئید گوتمان یعنی وەذکوڕوا ئید ئەخەدنا کەواتە باز بکە کاتێکەوە عهد و پەیمانمان لێتان وەرگر لا تسفكون دماءكم واتە نابی خینی یەکتر بڕێژن ولا تخرجون أنفسكم من دياركم ونابي يكتري ودر بنين لمالكانتان ديار ولا تخرجون أنفسكم من دياركم أنفسكم واتا نفسي خوتان خودي خوتان در مكان لمالكانتان ديار أوش وكل سندين زي جاي كخواي جور أسلوبه بكار ديني لبون من ولا تلمزوا أنفسكم ياخذ ولا تقتلوا أنفسكم كواتا خواي جور سبحانه وتعالى اعتبار دكا هر أمتك هر همويان باعتباري يكسن وكو پیغمبر صلى الله عليه وسلم تفن مثل المؤمنين في توادهم وتراحم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى كوات أصل لإيمان داران أوي لخوشويستيو لا رحم كردنو بزي بيكتر هاتنوان وكو أوي كوا يقلا شبن کاتش کەوا لاشە هەر بەشێک لەو لاشەیە دێشی هەموو بەشەکانی لاشە لەگەڵی شەونخوونی دەکەن کەواتە ئەسڵ لە ئومەت پێویستە وابی کەواتە کەسێک کاتێک کەوا کەسێک دەکوژی وەکوێ کەوا خۆی کوشتیە کەسێک کە بەناحەق کەسێک لە ماڵەکەی دەردەکا وەکوێ خۆی دەرکردیە لێ لێرەشدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی کاتێکەوە عهد و پەیمانمان لێوەرگرتن لا تسفكون دماءكم خینی یەکتر مەڕێژن واتە یەکتر مەکوژن بەناحەق وهروها یەکتری دەرمەکەن لە ماڵەکانتان لەبەرەوەی دەرکردنی هەر یەکەک لەنگۆ و کوشتنی هەر یەک لەنگۆ بەدەستی ئەوەی تریان وەکوێکەوە خۆی کوشتیە و یاخود وەکو ئەوەیەکەوە خۆی دەرکردە لە ماڵەکەی. ئیتر ئەو عهد و پەیمانەی لێوەرگرتن کەوە گوتمان ئەوە شتێکی عامە بەڕاستی کەوا خوای گەورە لەسەر هەموو مسلمانان متبعی هەموو پێغەمبەران عەلەیهیمو سڵات وەسەلام خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمانی کردێکەوە نابی یەکتری بکوژێت بەناحەق وهروها نابی یەکتری لە ماڵەکانتان دەربکەن و زوڵم لە یەکتری بکەن. ئیتر کاتێکەوە ئەو عهد و پەیمانەی لە بەنی ئیسرائیل وەرگرتێت دەفەرمی ثم ئەقرەرتم بەڵێ ئیعترافتان پێکرد ئەو عهد و پەیمانە ئیعترافتان پێکرد ئیقرارتان پێکردکەوە بەڵێ وەرماگرت وەئەنتم تەشهەدون ئیتر شاهێدیشن لەسەر ئەو قەزیە. تر کاتێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەو شێوە مخاتەبە لەگەڵ ئەهلی کتاب دەکا وەکو گوتمان دیارە ئەوە یەکەم کەس کە مخاتەب بوو بەو خیتابانە ئەو جوولەکانەی کەوا لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەدینەدا دەژیان ئیتر خۆ ئەوان عهد و پەیمانیان لێ وەرنەگیرا لە باب باپیرانیشیان وەرگیرایە بەڵام خوای گەورە دەفەرمی لەنگۆ وەرگیرایە لەبەرەوەی ئەوەی کەوا لە باب باپیرانتان وەرگیرایە وەکوێ کە لەنگۆش وەرگیرایە بەرەوەی ئەنگۆش ئیمتیدادی دینەکەی ئەوانن. بەڵێ ئیعترافتان پێکرد و شاهێدیش دەدەن کەوا ئەنگۆ ئەو عهد و پەیمانە وەرتان گرتەوە ئیعترافتان پێکردیە بەڵام پاشان دەستیان پێوە گرت متمەسک بوون پێی ئەو عهد و پەیمانەیان جێبەجێ کرد دیارە ئەویش وەکو عهد و پەیمانەکانی تر ثم لە پاشان ثم أنتم هؤلاء تقتلون أنفسكم سبحان الله بەڵێ لە پاشان ئەنگۆ لە دوای ئەوەی ئەو عهد و پەیمانەتە وەرگرت و ئیعترافتان کرد و شاهێدیتان لەسەردا ئەنگۆ تقتلون أنفسكم یەکتری دەکوژن دیسانش ئەو عیبارەتە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بۆ ئوسلوبە بەکاردێنێتەوە نەفسی خۆتان دەکوژن لەبەرەوەی هەر کەسێک بەناحەق بکوژ وەکوێ خۆی کوشتیە وەکوێ خۆی کوشتیە ئەوجا پاشان لە دوای ئەو عهد و پەیمانەش ئەنگۆ یەکتری دەکوژن
وتخرجون فريقا منكم من ديارهم وهروا كوماليك لنگو وتخرجون فريقا منكم من ديارهم هەندێک لەنگۆ هەندێکی دیکە لە ماڵەکانی دەردەکا هەندێک لەنگۆ هەندێک لە ماڵەکانی دەردەکا کەواتە ئەو عهد و پەیمانکاریتان وەرگیرە دیارە نەدەبووە یەکتر بکوژن نەدەبووە یەکتری لە ماڵ دەربکەن بەڵام ئەوەشتان کرد و ئەوەشتان کرد وتخرجون فريقا من ديارهم تظاهرون عليهم بالإثم والعدوان تظاهرون وتتعاونون تظاهر بمعنى تعاون دي لبرو كسك يارمتي كسك بداوكو بكردواري خوش من دي پشتی دەگریتن ئیتر پشتی یەکتری دەگرن یارمەتی یەکتری دەکەن لەسەرچی بالئیثم والعدوان یارمەتی یەکتر دەدەن بە ئەنجامدانی تاوان و تەعەداکردن لە غەیری خۆتان کەواتە ئەسڵ وایە کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەکو بە ئیمانداران دەفەرمی لە بۆ هەموو ئیماندارانی هەموو ئومەتانیش هەروە بووە وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان كواتا أصل وایە کە ئێمە تعاون و یارمەتیدەری یەکتر بین لەسەر هەموو کارێکی چاکە على البر والتقوى لەسەر فەرماکردن بە چاکە و لەسەر ڕێگریگرتن لە خراپە بەڵام لە شتی خراپە بە هیچ شێوەیەک نابی یارمەتی دەربی بە هیچ شێوەیەک نابی یارمەتی ئەسڵ وایە دەستی خراپە کار بگری ئەگەر ئەوەشت پێ نەکرا نابی یارمەتی دەربی ئیتر ئەوان خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی ئەنگۆ یەکتریتان دەکوشت و هەروە کۆمەڵێک لە خۆتان دەرتان دەکرد لە ماڵەکانی خۆیان تظاهرون عليهم بالإثم والعدوان یارمەتی دەری یەکتریش بوون لە دژی ئەوان بەچی بە گوناه ئەنجامدان و هەروەها بە تەجاوزی حدود و بە تەعەداکردن و زوڵمکردن تظاهرون على بالإثم والعدوان وإن يأتوكم أسارى تفادوهم کاتێکیش کەوا کەسانێک لەنگۆ ئەسیر بان ئەوە فیدیەتان دەدا لەبەوەی کەوا لەو ئەسرەی نەجاتی بدەن جا لێرەدا وەکو لە سەبەب نزولی ئەو ئاتەیدا هاتێ و تەفسیرەکان نەقلیان کردێ لە پێشی هاتنی ئیسلام دیارە لە مەدینە ئەوس و خەزرەج هەبوون کە طبعا مشریک بوون ئەو کاتە پێشی هاتنی ئیسلام ئیتر ئەو سێ تائیفەی یەهودیش کەوا لە مەدینەیدا هەبوو بەنی نەظیر بەنو قەینوقاع ئیتر ئەوانە سێ تائیفە هەبوون ئەو سێ تائیفەیە تەوزیع بوون بەسەر ئەوس و خەزرەج بەنو نەظیر بەنو قەینوقاع ئیتر ئەوانە تەوزیع بوون بەسەر ئەوس و خەزرەجیش دوژمنی یەکتری بوون چەندین ساڵ یەکتریان دەکوشت ئەو سێ تائیفەیەش یاخود ئەو سێ قەبیلەیەش لە یەهود تەوزیع بوون بەسەر ئەو دوو تاقمە بەسەر ئەوس و خەزرەج هەندێکیان ببوونە هاوپەیمانی ئەولایەن هەندێکیان بوونە هاوپەیمانی ئەولایەن ئیتر لە کاتی کە شەڕ ڕووی دەدا لە نێوان ئەوس و خەزرەج یەهودیش تائیفەکانیان کەوات متحالف بوون لەگەڵ ئەو دوو چینە ئەوانیش دەچونە ناو شەڕەکە کەواتەوە نەبی یەهود هەمویان پێکەوە لە یەک جەبهە بن بەڵکو ئەوانیش تەوزیع ببوون هەندێکیان لای ئەوس بوون هەندێکیان لای خەزرەج بوون کاتێک کە گرفت ڕووی دەدا شەڕ ڕووی دەدا طبعا یەکتریان دەکوشت ئەوانیش یەکتریان دەکوشت واتە کە کەسی یەهودی دەهاتە بەرامبەر یەهودیەکی عینی دەیکوشت وەکەوەی کەوا شەڕ لە نێوان ئەوس و خەزرەج هەیە یەکتریان دەکوشت وەکو تابعێک لە بۆ ئەوس و خەزرەج یەکتریان دەکوشت یەکتریان لە ماڵێ وەدەردەنا بەڵام لە دوایەکەوە شەڕەکە تەواو دەبوو هەندێکیان کەوا بە ئەسیر دەگیرا لەولایان لەولا دەهاتن هەر هەمووی پێکەوە پارەیان لێ خڕ دەکردەوە فیدیان دەدا تاوەکو لە ئەسیری نەجاتی بدەن سبحان الله ئەو تەناقوزەی دیار ئەو عهد و پەیمانی کە لێیان وەرگیرایە ئەوەیە کە یەکتری نەکوژن یەکتری لە ماڵەکانتان دەرنەکەن و هەروەها ئەگەر یەک لەنگۆ بە ئەسیر گیرا پێویستە فیدیەی بدەن هەمووتان پارەی خڕ بکەن و فیدیەی بدەن تاوەکو لە ئەسیری نەجاتی بدەن ئەوان یەکەم دووەمیان جێبەجێ نەدەکرد یەکتریان دەکوشت و یەکتریشیان لە ماڵەوە دەردەنا بەڵام لە دوای ئەوە کاتێکەوە کەسانێک دەمانەوە بە ئەسیر بە دیل گیرا بوون دەچون ماڵیان پارەیان لێ خڕ دەکردەوە و لە بۆی کەوە لە ئەسیری نەجاتی بدەن وإن يأتوكم أسارى تفادوهم وهو محرم عليكم إخراجهم كواتا لكاتك دا يعني أو تناقض هبو كأنجو أسير كانتان آزاد دكدو فيديتان دا وتاشج دزان كوا ودرناني كسانك لخوتان لما لكاني خويان كشتني شيان حرام بو لسرتان أدي باشا لو أوانتان انزام دا لو أوش لو كاتك وأسير دبن لو حاطي دسون بابلين فديتان خرة كردوا
تاوەکو لە ئەسەر بەدەری بینن کەواتە ئەوە یەکە لە مووقفە متەناقزەکانی یەهود مووقفە متەناقزەکانی یەهود کەواتە کوشتن لەسەرا حرام بە یەکتریان دەکوشت لەبەرەوەی دەیانگۆ پێمان عەیبە مادام ئەمە هاوپەیمانی لەگەڵ فلانە تائیفە لە مشریکین کاتێک ئەوان یەکتری دەکوژن دەبی ئێمەش یەکتری بکوژین لەگەڵ ئەوەی کەەوە ئەو یەهودیە کە لە جیهەتی مقابل و لە زەبهەی مقابل ئێمەش دەیکوژین لەبەرەوەی ئەمە هاوپەیمانین دەی باشە لە دواترێک کاتێکەوە کەسانێک لەولایان لەولا بە ئەسیر دەگیرا دەچوون با بڵێن نەجاتیان دەدا و فیدیان لەو خڕدەکردیان لەبەرەوەی فەرمانمان پێکرا نابی کەسێک لە ئێمە بە ئەسیر بمینێتەوە نابێت کەسێک لەمە بەدیل بمینێتەوە لە کاتێکدا ئەوانی تریان جێبەجێ نەدەکردکەوە خوای گەورە وەکو دەفەرمێ وهو محرم عليكم إخراجهم ئەوجا خوای گەورە دەفەرمێ ئەفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض ئایا ئیمانتان بەشتانێک هەیە لە کتابەکەی خۆتان و کوفر بەشتانێک کە دەکەن لە کتابەکەی خۆتان ئایا ئیمانتان بەشتانێک هەیە لە کتابەکەی خۆتان و کوفر بە شتێک دەکەن فما جزاء ما يفعل ذلك منكم كواتە بەڕاستی دینی خوا کتابی خوای گەورە شریعەتی خوای گەورە پێویستە جملة واحدة قبولی بکەی لەبەرەوەی هەر لە ئاەتی سوورەتی البەقەرەی کە دەیگەین إن شاء الله يا الذين آمنوا ادخلوا في السلم كافة کەواتە پێویستە تەسلیمی فەرمانەکانی خوای گەورە من لە هەموو لایەنەکانی ئەو شریعەت ناکرێ بڵێ فلانە شەد لە شریعەت وەردەگرم ئەویت کە وەرناگرم پێویستە أن تأخذوها جملة واحدة مسلمانی ڕاستەقینە ئەوەیە کە هەموو فەرمانەکانی خوای گەورە سبحانه وتعالى جێبەجێ بکە هەموو فەرمانەکانی خوای گەورەی قبول بی لەبەر مسلمانێتی ئەو بەو شێوەی تعریفی دەکرێت ئیمان بەو شێوەیەکەوە التەصدیق چی دیکەی لەگەڵدا بەڕاستی بزانی و هەروە ملکەت بی و قبولیشت بی ملکەت بی لە بۆ فەرمانەکان و هەمووشت قبول بی نەک هەر بە ظاهریش قبولی بکەی ولا دل ودرونيش وكخواي يقول سورة النساء هذا فرمي ولا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ولا دل ودرونيش بهيج شيء يشتاق لضل نبي برامر بحكم إخوة سبحانه وتعالى أو مسلمانيتي كواتا آية شتاق لكتاب خواي يقول إيمان تام بيه وهنديك لكتاب خواي يقول إيمان تام بيه هنديك إيش كفري بيه كان أو براستي وكزانان دفرمون هركسك يك حكم لأحكام كان خواي يقول پێی ڕاست نەبی ڕەدی بکاتەوە و کوفری پێ بکە ئەوە دەستە دایرەی کوفر کەواتە ناکرێ هەندێک هەڵبژێری ئیمانت پێ و هەندێک هەڵبژێری کەوا کوفری پێ بکەین نە ئەگەر یەک حکم لە ئەحکامەکانی خوای گەورە ڕەد بکەیەوە ئەوە دەستە دایرەی کوفر پێ کافر دەبی هەموو ئەوکان کە ئیمانت پێ هەیە بەهانات نایەکەوە نەجاتت بدا و ڕزگارت بکە لە دایری کوفرکردن بە ئاەتێک لە ئاەتەکانی خوای گەورە بە حکمێک لە ئەحکامەکانی خوای گەورە بە حکمێک لە ئەحکامی شەریعەت ئەوە بەڕاستی کوفرە و هەروەها لێرەدا خوای گەورە باس لە مووقفی عەمەلی دەکا کە ئەوان بە عەمەل کاتێک کە خوای گەورە فەرمانی پێکردبوون کەوا یەکتری مەکوژن یەکتریان دەکوشت فەرمانی پێکردن و یەکتری لە ماڵەکانتان وە دەرمەنێن و دەریان دەنا کاتە بە عەمەل و هەروەها کاتێکەوە فەرمانی پێکردبوون کاتێکەوە کەسێک لەنگۆ ئەسیر بوو پێویستە فیدیەی لۆ کۆ بکەنەوە فیدیان لۆ کۆ دەکردەوە خوای گەورە ئەو مووقفانی کە ئەوان بە عەمەلی ئەنجامی دەدەن خوای گەورە ناوی ئیمان و کوفری لێنا ناوی ئیمان و کوفر لێنا ئەو خاڵێکی زۆر مهمە یعنی وەکو زانان دەفەرمون هەر کەسێک فەرمانێک لە فەرمانەکانی خوای گەورە کاتێکەوە سەرپێچی دەکا ئەگەر ئیمان لە دڵەکەی هەبی لەگەڵ سەرپێچیەکەش ئەوە لە دڵەوە زۆر پێی ناخۆش کە سەرپێچی دەکا بەڵام شەیطان و هەوا و نەفس غەلەبەیان لێ کردێ زووش پەشیمان دەبێتەوە تەوبە دەکا بەڵام ئەگەر کەسێک گونا و سەرپێچیەک بکە بەو پەڕی مرتاحیش بیکە بە هیچ شێوەیەک خەم و خەفەت لە دڵی نەبی پێی وانەبی کارێکی غەڵەت و هەڵەی کردیە پەشیمان نەبیتەوە تەوبەی لێ نەکا وەکو زانان دەفەرمی ئەوە دەکەوتە دائرەی کوفر ئەوە نیشانەیەکەوە ئیمان لە دڵی نییە نیشانەی ئەوەیە ئیمان لە دڵی نییە لێ وەکو دەڵێن کوفری ئیعراضیش ئەوەیەکەوە پشتی تێ بکەی پشت لە عەمەل بکەی بالکلیە ئەوە کوفری ئیعراضە وەکو باسمان کرد لەوانەکانی ڕابردوو ئیتر ئەفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض لێرەدا وەکو دیارە لە ئاەتەکە کە ئەوان مووقفی عەمەلیانە خوای گەورە دەیەختە قالبی ئیمان و کوفر کەواتە هەر کەسێک وەکو تازە ڕوونمان کردەوە کەسێکەوە
سەرپێچێک بکە و پێشی وا نەبی سەرپێچی بی بە دڵێکی زۆر مرتاحەوە بیکە و خەفەتی لێ نەخوا و خۆی پێهەڵە و خۆی پێغەڵەت نەبی و تەوبە و پەشیمانی لە دوادانەیە بەڕاستیەوە کوفرە ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض كواتا براسي زور خطرة فما جزاء من يفعل ذلك منكم دەبی جزای ئەو کەسە چ بیکەوە لەنگۆ ئەو کارە دەکا هەندێک لە کتابی خوای گەورە وەردەگری و هەندێک ڕەت دەکات و کوفری پێ دەکا جزای هیچ نییە ئیلا ئەوە نەبی ئیلا خیزی في الحياة الدنيا سبحان الله سەرشۆڕی لە ژیانی دنیا ويوم القيامة يردون إلى أشد العذاب وروج قيامتش دقرينا ولا بو تنترين شوازي عذاب سبحان الله روج قيامت دقرينا ولا بو تنترين شوازي عذاب لدنيا زليلي روج قيامتش تنترين شوازي عذاب وما الله بغافل عما تعملون وخواي قورش بأغاني لو كاراني كواديكن بلكو آغادار نك هر بكاركانتان بلكو بأعمال قلبيش آغادار بنيتكاني نودلشتان آغادار خوا پەنامان بدە کەواتە بەڕاستی ئەوە هەڕەشەیەکی زۆر گەورەیە پێویستە ئێمەی ئومەتی ئیسلامیش ئاگادار بین ئێمەی ئومەتی ئیسلامیش ئاگادار بین کەوا فعلا هەر کەسێک بڵێ فلانە حکم لە ئەحکامەکانی ئیسلام لە ئەحکامەکانی قورئان لە ئەحکامەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەحکامی شەریعەت بە کەلکی ئەو ڕۆنایە پێی واقعی نەبی بەڕاستی ئەو کوفرە ئەگەر چی وئین صام وئین صەلا وئین زعم ئەنه مسلم کەواتە پێویستە ئاگادار بین دەبی جملەتەن واحدە مسلمان بەوەی مسلمانە کەواتە تەسلیمی فەرمانی خوای گەورە بووە تەسلیمی فەرمانی خوای پێویستە هەموو فەرمانەکانی خوای گەورە وەری بگری و لەسەر چاو لەسەر سەرتی دابنێ لەو فەرەز ناگوناهێکیش دەکەی پێتوابی گوناهە دەکەی پەشیمانیش ببیەوە لە دڵ و دەروونەوە خەمی لێ بخۆی بەڵام کاتێکەوە گوناه دەکەی و پێت ئاساییە و پێت باڵنی هیچ خەفەتی لێ ناخۆی مصری لەسەر ئەوە بەڕاستی لەسەر مردنی دڵەکەت و لەسەر نەبوونی ئیمانت پێویستە لە بۆی بگرێ خوا پەنامان بدە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون